قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆکردن لەبارەی چەند پرسێکی پەیوەست بە باشووری کوردستان و بێزکردنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتانی ئەوروپا سەردانی برۆکسلی پایتەختی بەلژیکای کرد. قوبات تاڵەبانی لە لێدوانێکی تایبەتدا بۆ کورسات نیوز ئامانجی سەردانەکەی ڕوون کردەوە ڕایگەیاند. لە دیدارەکانیاندا باسییان لە ئاستەنگەکانی بەردەم هەرێم و هەنگاوەکانی حکومەت باراستەی چاکسازی پێداویستیەکانی هەرێم لە ڕووی مرۆیی و ئابووری و سەربازیەوە دەکەن. سەردانمان بۆ ئەوروپا لەم کاتەیە بۆ پەرەپێدانی ئەو پەیوەندیە کە هەرێمی کوردستان هەیەی لەگەڵ یەکەتی ئەوروپا بەگشتی و لەگەڵ ئەو وڵاتانەی کە ئەندامیشن لە چوارچێوەی ئەم سەردانەیە لەگەڵ حکوومەتی بەلجیکا و حکوومەتی هۆڵەندەشە دیدارمان بۆ ڕێکخراوە زیاتر بۆ ئەوەیە کە هەم باسی تەحەداکانی بەردەم هەرێمی کوردستان بکەین ئەو ئیشانەی کە ئێمە کردومانە لە هەرێمی کوردستان لە پرۆسەی چاکسازی لە پرۆسەی ئیدارە لە پرۆسەی بەڕێوەبردن نەتیجەکانی شەڕی دژی تەرۆریستی داعش و پێداویستیەکانمان لە ڕووی هاوکاری مرۆیی بۆیە زیاتر سوورەتێکی عامیان بینێ کە پێشتر لەکوێ بووین ئێستا لەکوێین و بە هاوکاری ئەوان شەڵا ئەگەینەکوێ. جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان دوای کۆبوونەوەشی لەگەڵ لێپرسراوانی کاروباری دەرەوەی یەکێتی ئەوروپا و سەرۆکی پەرلەمانی ئەوروپا و ژمارەیەک لە لێپرسراوانی یەکێتی ئەوروپا ڕایگەیان لە کۆبوونەوەکاندا باسییان لە دوای کۆتاییهاتنی داعش کردووە. جەختشی کردەوە بە کۆتاییهاتنی داعش مانای ئەوە نییە مەترسی لەسەر هەرێمی کوردستان نەماوە. باسی شەڕ کرا، باسی دواپەرەسەندنەکانیشی کرا کە پێشبینیەکەین کە ئێستا بەرەو کۆتایی شەڕی سەربازیین لە مۆسڵ بێگومان ئەو شەڕە داخڵی قۆناغێکی ترەبێت لە قۆناغێکی بڵین شەڕی بینی سوپای عێراق و پێشمەرگە و ڕێکخراوی داعش پێم وایە ئێمە دڵمان نابێت دڵمان خۆشکەین بەوەی کە ئەگەر مۆسڵ بە ناو ڕزگار کرا یعنی تەحەدا نەماوەتەوە لەسەر هەرێمی کوردستانیان تەحەدا نەماوەتەوە لە ناو مۆسڵ کە ئێمە ئەبێ بزانین کە داعش لە ناو عێراقا تەنها لە ڕووە سەربازیەکەوە چارەسەر ناکرێت. ئەمە پێویستی بە چارەسەرێکی سیاسیە، پێویستی بە چارەسەرێکی هەمەلایەنەیە کە ئەمە ئەم جۆرە پەیوەندیانە ئەم جۆرە گفتوگۆیانە گرنگن بۆ ئەوەی بەرپرسانی یەکێتی ئەوروپا یان هەر وڵاتێکی تر کە مهتەم بێ بە شەڕی دژی داعش بزانێت کە ئەم شەڕە تەنها شەڕێکی سەربازی نییە. جێگری سەرۆکی حکومەتی هەرێم ڕاشی گەیاند لە کۆبوونەوەکانیاندا لەگەڵ لێپرسراوانی ئەوروپا پرسی ئەنجامدانی ڕفراندۆمیان لە هەرێمی کوردستان تاوتوێ کردووە. بۆمان ڕوونکردنەوە کە ڕێفراندۆمیان گشتپرسی هەنگاوێکە لە هەنگاوە زۆرەکانی بەرەو سربەخۆیی هەرێمی کوردستان کە ئێمە ئەوەندە زۆر تەرکیزی خۆمان نەخینە سەر پرسی ڕێفراندۆم وەکو پرسێکی سربەخۆ. ئێمە بێ ڕێفراندۆم لە پێناوی شتێک ئەکرێت، ڕێفراندۆمەکە خۆی ئامانج نییە. ڕێفراندۆم لە پێناوی سربەخۆیی ئەکرێت لە پێناوی وەرگرتنی ڕەئی میلەتەکەی خۆمانایە کە بۆ پرسێکی ئاوها گرنگ ضرورە میلەتی خۆمان ڕەئی خۆی بات کە لەگەڵیەتی لەگەڵی نییە و ئەوە مافێکی هاوڵاتیانی کوردستانە. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بڕیارە لە سەردانەکەیدا چاوی بە چەندین لێپرسراوی تری ئەوروپا بکەوێت و کۆی ئەو پرسانیان لەگەڵ تاوتوێ بکات کە بۆ هەرێمی کوردستان جێگەی باخن.